قال أصحاب موسى إنا لمدركون وتيان تواو أو إما دسمان بسردا جيرا فرعون بيمان جيشت كوتايمان بيهات بو البحر أمامنا والعدو خلفنا بحرك لبردم ما نخونات وانين لو بحر بدين شون بارينوا پشتیش مانەوە فرعون هات تۆزی شتێ دەگاتە سەر سەرمان موسا دەفەرمێکی حاڵەتێکە يعني هیچ مجالی ئەسبابی دنیایی نەماوە قال كلا إن معي ربي سيهدين نخير أي قومەکەم وانیە کە من بە ئێوە متووە پشت بەخوا ببەستن ڕوو لە خوا بکەن بەڕاستی خوای گەورە لن يضيعنا خوای گەورە بەزایەمان نادا کە پشتمان بەخوا بەست پێ بەڕاستی خوا بەزایەمان نادا إن معي ربي سيهدين خوام لەگەڵە ئەی قەومەکەم سیقەتان پێم بێ متمانەتان هەبێ خوای گەورە ئیلا هیدایەتم دەدا ڕێگام بۆ دەکاتەوە ئەی قەومەکە سیر دەکات ڕێگای کوێ بۆ بکاتەوە چۆن ڕێگا بکاتەوە ئەو لا شاخ و ئەو لا شاخ و پشتیان دوژمن و بەردەمیشیان بەحرە خوای گەورە ئەمر بە موسا دەکا بەو دارەی کە دەبوو بە مارێک و سحری جادوگەرەکانی هەڵدەوەشاندەوە بەو دارە ئێستا لو بحر بدا بحرك الشق فانفلق فكان كل فرق كالطود العظيم يعني رقايتي وشكاني بوا أو بحر وستا أمري بيكردي ببرنوا موسى بخوي وبا شوين كوتكاني باريوا إسلام موسى ببالي عليه الصلاة والسلام ديوي داري كي ليبدا توبيته بحرك بوي بدواينك كويت فرعون خوي قرد فرمي واترك البحر رهوا أي موسى لێگەڕە بەحرەکە باوەکو خۆی بێجارێ دەستکاری نەکەی لێ نەدەیت باوەکو خۆی بەهێدی و هێمنی وەستاوە ئەم لا وەکو شاخێک وەستاوە ئاو ئەم لاژ وەکو شاخێک ناوەڕاستیشی ڕێگایەکی وشکە لێگەڕە وەترك البحر رهوا ساکنا لێگەڕە با بە ساکنی بمێنێتەوە فرعون سیر دەکات بزانن خوا لەکوێ دەیەوێ زاڵم و تاغی لە ناو بەرێ یعنی ئەوەندە عەقڵەی پێ نەماوە بڵێ ئێ باشە ئەم بەحرە موسایەک خوای گەورە بەحری بۆ شەقکە کەواتە تەواو من تا ئەم ڕۆژ ئیمانم پێ نەهێنابێ لەمە دووە بەسە بە ئیمان بێنم نە ئینسان کە یاخی بوو لە خوا نەعەقڵی دەمێنێ نەبینینی دەمێنێ نەبیستنیشی دەمێنێ فرعون دەکەوێتە شوێن موسا بەو ڕێگا وشکەدا وا دەزانێت بۆ جەنابیان کراوە کە دێ تا ئەخیر جوندی فرعون دێتە ناو بەحرەکە ئەو کاتە خوای پەروەردگار فغەشیەهم من اليم ما غەشیەهم بەحر دێنێتەوە یەک و غەرقیان دەکا و لە ناویان دەبا چی تێگەیشتین چی ئیستیفادەیەکت کرد ئایا فرعون بەشان و بازووی موسا و بەنو ئیسرائیل لە ناوچوو نە ئایا فرعون بە وتاف لێدان و چەپڵە لێدان لە ناوچوو نەخێر ئەی بەچی بە پشتیوانی بەخوا بە داوای یارمەتی لە خوا وەجعلوا بيوتكم قبلة بە نوێژکردن بە دوعاکردن بە ڕووکردنە خوا بە شوێنکەوتنی پێغەمبەرەکەیان عليه الصلاة والسلام بەوە خوای پەروەردگار دوژمنی لە ناو برد و قەومێکی مستەضعەفی چەوساوەشی ڕزگار کرد ئەمە دەرسە بۆ هەموو مسڵمانێک کە دەڵێ بەڕاستی من شوێنکەوتەی پێغەمبەرم عەلەیهی سڵاو وسەلام نەخەڵەتەی بە وتاف لێدان نەخەڵەتەی بە حەماسەی حەماسەکاریەکان نا ئەبەدەن لەگەڵ خوا بە شوێنکەوتەی سنەتی ڕەسوولی خوا بە عەلەیهی سڵاو وسەلام وەڵڵاهی خوا ڕزگارت دەکات لە ناڕەحەتترین موقفدا و ڕۆژێک دێ کە ببێتە عاشوڕای هەموو زاڵمێک ڕۆژێکیش دێ ببێتە عاشوڕای هەموو مەزلومێک خوا ڕزگاریان کە بەس گرنگەوەی ئێمە شوێن دینەکەمان کەوین